لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 27 خولی ناوی کوردستان پێشمەرگەی هەولێر لەسەر یاریگای خۆی لە پیرمان میوانداری دۆچی کرد. لە سەرەتای نیوە یەکەم دهۆک بەم هێرشانە هەڕەشەی لە گۆڵ ینی خاوەن ماڵ کرد بە مەبەستی ئەوەی بە گۆڵێک پێش بکەوێت. بەڵام پێشمەرگە باڵا دەستی خۆی لە یاریگا نواند و لە خولەکی 19 بە ئەسیستی عەبدوڵڵا سەربەست دانا عوسمان گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. ڕێکار هاشم خەریک بوو ئەنجامەکە بۆ پێشمەرگە دوو هێندە لێ بکات، ستون ڕێگای نەدا. دهۆکیش لە تۆپە جێگیریەکان مەترسیدار بوو. لە سەرەتاکانی نیوەی دوم و بە تۆپێکی درێژی بەرگریکار خەسرۆ محەممەد ئەمین فەرهەنگ وریە گۆڵی دومی بۆ پێشمەرگەی هەولێر زیاد کرد. لە خولەکی 60 لە پاسێکی نێوانی بژار مەهدی ناوەڕاستکار دانا عوسمان بە شێوازێکی جوان گۆڵی سێمیشی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. لەم دەرفەتە دهۆک داوای گۆڵی دەکرد بەڵام ناوبژوان درێژەی بە یاریەکەدا. لە دووە ساتەکانی یاریەکەش عەبدوڵڵا سەربەست کاپتن و سەرکردەی پێشمەرگەی هەولێر گۆڵی چوارەم و کۆتایی بۆیانەکەی تۆمار کرد. دەست پێکە سپاس بخۆدێ پیرۆزبووە یانەیە پێشمەرگە عەربی لێ دیکەین کۆ ڕاستیژیش هەژی سەرکەوتنێ بوون هەردوو گێمێت یاریە ئەو ژمە باشتر بوون بێگومان ژیاو فەریقۆ باشتر بیت لەعبێخرێ دێ سەرکەوتنێ ئینیتەن جاولاوە دوێ هەمیەدا فەریقۆمە گەلێکە باش بوو ڕاستیژی یاریەت بووری دام هەمی موافق بووین ڕاستیژی ئەو ژی نمونە متصادرە دەوری بەر المەلعەبە خوش سیرۆنی نوێ ئەم شیۆن پێشمەرگەژی ببین ئەگەر مە پیچەکۆدی احتیمام دابا بخۆ لیاقا خۆ بێگومانژی ژبەر ڕەمەزانێ بارۆپەترۆ لەعابێت مە پڕۆژی بوون جوهدێوە هاتە خوار و لیاقا هاتە خوار. بەڕاستی یاریی خۆش بوو ئەو ڕۆکە دەتانم برێن پێشمەرگە باشترین گەمەی کرەوڕ باشترین گەمەی پێشمەرگە بوو دەست خۆش لەیانەی دۆک دەکەن گەمەکی باشیان کرد سوپاس بخوا سێ خاڵی یاریەکەمان بەدەستێنە. یانی پێشمەرگەی هەولێر بەم بردنەوەیە کۆی خاڵەکانی بۆ 35 خاڵ بەرز کردەوە و هەڵکشایە خانەی شەشەمی ڕیزبەندی دهۆکیش بە 33 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی نوێم. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.